سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش. کەمتر لە چەند ڕۆژێکی ماوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. بێگومان ئەمە هەڵبژاردنە گرنگی خۆی هەیە و حیزب و لانە سیاسیەکان بە تایبەت خۆیان بۆ ئامادە کردووە. ئێمە لەم دیبەیتە تایبەتەدا باز لە گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەین بۆ پارێزگای دیالە و بە تایبەتتریش بۆ خانەقین. بۆ مەبەستە ئێمە ئەمڕۆ لەم دیبەیتەدا باز لە ئامادەکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەین بۆ هەڵبژاردنە لە ئەنجومەنی پارێزگای دیالە و بە تایبەتتریش بۆ خانەقین. بۆ مەبەستە ئێمە میوانداری بەرپرسێکی پارتیمان کردووە، خوڵین بەرپرسانی پارتیمان کردووە لەگەڵ ژمارەیەک لە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای دیالە. من زۆر درێژە بە پێشەکیەکەم نادەم، دەچمە لای میوانەکان و سەرەتا میوانەکانتان پێدەناسێنم. بەڕێز ئەکبەر حەیدەرخان بەرپرسی لقی 15 خانەقینی پارتی دیموکراتی کوردستان بۆ سنووری پارێزگای دیالە، هاوکات بەڕێز ئاریان حەمید کاندیدی ژمارەیەکی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای دیالە، بەڕێز ئەمجەد محەممەد کاندیدی ژمارە 5، بەڕێز عەبیرقادر کاندیدی ژمارە 14، بەڕێز عەبدولوەهاب ئەحمەد پاڵانی کاندیدی ژمارە 16 و بەڕێز ئالان ئەڵوەن باجەلانی کاندیدی ژمارە 5 و هاوکات بەشێک لە هاوڵاتیانیش کە بەشداری دیبێتەکە دەکەن. بێگومان ئەوانیش قسەی خۆیان هەیە هەم بۆ بەرپرسی پارتی لەم دەڤەرە، هاوکات بۆ کاندیدەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە تایبەتە بە پارێزگای دیالە. سەرەتا مامۆستا ئەکبەر با لە جەنابتەوە دەست پێ بکەم. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، هەر سەرکەوتوو بن. لە دیدی ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە ڕەگەزێکی سەرەکی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقن بە تایبەتتر بۆ پارێزگای دیالە، گرنگی ئەم هەڵبژاردنە چۆن دەبینن بۆ بارودۆخی ئێستای عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، زۆر سوپاس بۆ کەناڵی خۆشەویست و عزیزی کوردستان 24. ئەم کاتەوە هەموو کاتێکی ببینەران و بیسەرانی کوردستان 24 باش بەخێر بێن بۆ سنووری گەرمیان و خانەقین. ئێمە حقیقەتەن وەکو لقی 15 خانەقینی پارتی دیموکراتی کوردستان ئامادە باشیەکی باشمان کردووە بە خۆمان و لیژنە ناوچەکان و ڕێکخراوەکانمان و بربژێرەکانمان لە 1/11 کە بانگەشە دەستی پێ کردووە بۆ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق. ئێمەش وەکو لقی 15 لە 1/11ەوە دەستمان بە بانگەشەی خۆمان کردووە بە شێوازێکی لەسەرخۆ و ئارام، بەبێ ئەوەی کە تەجاوز بکەین لەسەر حقوقی خەڵکێکی تر یان بربژێرێکی تر یان حزبێکی تر. ئێمە دەستمان کردووە بە بانگەشەی خۆمان بۆ ئەوەی بتوانین لیستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 197 لە پارێزگای دیالە و بربژێرەکانمان لەم هەڵبژاردنە سەر بخەین. زۆر باشە، زۆر سپاس مامۆستا. بێگومان چەند پرسێکی دیکەیە کە لەگەڵ جەناب تا باسی یەکەم وەکو لایەنی حیزبی باسی دەکەین. ئەگەر بینە سەر باسی گرنگی هەڵبژاردنەکە مامۆستا ئاریان، جەنابتان وەکو کاندیدی ژمارە 1 پارتی بۆ هەڵبژاردنە، ئێوە وەکو کاندیدانی هەڵبژاردنەکە تا چەند هەڵبژاردنەکە بە گرنگ دەبینن و تا چەند جۆش و خۆشی هاوڵاتیانیش دەبینن بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە؟ سەرەتا بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەین، هەموو لایەکتان بەخێر بێنەوە، کەناڵەکەتانیش بەخێر بێنەوە، لەگەڵ بینەرانی ئازیز سەڵاو و ڕێزمان هەیە بۆ هەموو لایەک. بەڕاستی ئەم هەڵبژاردنە زۆر گرنگە بۆ حیزبەکەمان. باڵێ، لە ناوچەیەک وەکو ناوچەیەک خانەقین و محافزەی دیالە. باڵێ، لەبەر ئەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە لقەکەمان لە خانەقین نەماوە. ئێمەش هەوڵمان داوە لەگەڵ لقی 15 خانەقینەوە بە هاوکاری کاکەکبەری بەرز و بەڕێز و ناوچەکان و هەموو برادەران و هەڤاڵان بایخێکی گەورەمان داوە بەم هەڵبژاردنە. لەبەر ئەوە تا ئیسباتی ئەوە بکەین هیچ شتێ لە ئیدارەی دەوڵەی عێراقی و محافەزەکان بەبێ پارتی ناکرێ. باڵێ، پارتی وەزنی خۆی هەیە، پارتی حەجمی خۆی هەیە لە کشت ناوچەکان لە محافەزە بێ، لە ئاستی مستەوای عێراق بێ. هەوڵمان داوە ئێمە وەکو کاندیدان یەک دەستبین بە یەک ڕوحەوە ئیش بکەین، هاوکاری یەکین. دیارکردنی دروشمەکانتان چییە کە وا لە دەنگدەرێک بکات دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدات بۆ ئەم هەڵبژاردنە؟ بڵێ، ئێمە یەکەم جار بە ناو حیزبەوە کە قسە ئەکەین
دروشمەکانمان ئەوەیە لە مەبادە و لە تۆپسیاتی حزبەکەمان دەرناچین بەڵێ حزبەکەمان ئاماژە بەوە ئەکا پێکەوە ژیان وازەحە تەنها ئەم حزبە ئیمانی بەوە هەیە هەمووی ئەقەلیات هەمووی مەزهەبەکان هەمووی برادران کاکەیی و یەزیدی و بە شیعە و بە سوننە و بە عەرەب و بە تورکمان و بە کورد لەژێر چەتری پارتی بەڵێ بە ئارامی و بە ئاشتی و دەژین. دوم شت تەنها حزبێکی نیامێ ئیمانی مطلقمان هەیە بە حیوار بەڵێ و بێ حیوار وڵاتەکەمان ناڕواتە ڕێوە. دەستخۆش ئەمە جوانترین دەرگایە بۆ ئەوە ئەڕۆینە لای خەڵکەوە بانگەشەیەک بکەین معناویاتیان بەرز بکەین بێنە ڕۆژی انتخابات بێنە بۆ دەنگدان. دەستخۆش مامۆستا بێگومان دەگەڕێمەوە وڵات من دەچمە لای کاندیدەکان بۆ ئەوی هەرێک لە کاندیدەکان هەچەندە من سەرەتا ناساند بن بەڵام بۆ ئەوەی کە زیاتر دەنگدەر کاندیدەکان بناسێت و باز لە بەرنامە و کار و پلانی کاندیدەکانیش بکەین دەمەوێت کاندیدەکان یەک بە یەک خۆیان قسە بکەن و خۆیان زیاتر بناسیێنن. کاک ئەمجد جەنابەت وەکو کاندیدی ژمارە 5 کار و پلانت چییە ئەگەر بێت و وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای دیالە هەڵبژێردرای بەتایبەت بۆ خانەقین؟ من ئەمجد محەممەد شۆکەت بەڵێ کوریژەی پەروەردەی وەرزش تەواو کردووە لە ساڵی 1991 ئامژەم ئەوەسە ئامانجم لە ئەنجومانی دیالە بۆ گەنجانیش بکەم لێنەوە ئەسان خۆم هامە ناو گەنجان کە خۆم مامۆستا بووم سەرپەرشتی ئامادەی خانەقین بووم خۆم ئامادە کردمە بۆ چەند نقطەی بۆ گەنجان و لەبان ئەوەش بۆ وەرزشی خانەقین و وەرزشی کارەکانی خانەقین لەن زۆر گەنجانمان ئێستا زۆر یعنی گەرەکیانە ئیش بکە بۆیان لەم فترەیە و زۆرمان هەیە تەواوکردنە لە جامیعان و ئێستاش کێشەی گەورەمان هەیە وەرجەوەش باسی کردمە کێشەی گەورەمان هەیە گەنجامان زۆربەی وەختی تەخەروجکردنە لە جامیعان خاصەن جامعەی گەرمیان ئێستا وەختی داوای تەعیناتەکەن فتەعینانیان قبول ناکەن بێنەوە ئەوان خەریجی جامعەی گەرمیانن فەوە زۆر یعنی فرز مهمە رامان ئەو ئیشە بکەینە بۆ گەنجان تەواو بکەن. دەستخۆش بێ ئەگەر مایکەکە بدێتە عەبیرخان جەنابەت وەکو خاتوونێک کە بێگومان خاتوونەکانی ژوا ئافرەتان چاوەڕوانەیەکی زۆریان لەم هەڵبژاردنە هەیە بەرنامە و کار و پلانی تۆ چییە بە تایبەت بۆ خاتوونەکان کە خۆشت خاتوونێکی و کاندیدی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق؟ بە ناوی خی گەورە و میهرەبان سەرەتا خێراتن کەناڵە جوانەکەتانەکەم من مامۆستا عەبیر جەبار قادر دەرچووی زانکۆی کەرکووکم بەشی مێژوو باش هەستکردنم بە غەدری و سیستەمێکی زۆر کە لە خەڵکی ناوچەکەم دەکرێت لە هەموو ڕوویەکۆ بڕیارمدا لە پاڵ پیشەکەی خۆم کە مامۆستایە و پیرۆستترین پیشەیە و بە پاڵپشتی خوای گەورە و پشگیرکردنم لەلایەن جەماوەرە ئەزیزەکەی ناوچەکەمەوە هەروەها پشگیرکردنم لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەشداری هەڵبژاردنەکانی پارێزگاکان بکەم بۆ ئەنجومەنی پارێزگای دیالە. ئەم ئامانج من خزمەتکردنی خەڵکە بە تایبەت خەڵکی پارێزگاگەم ئەمجا ناوچەگەم چونکە خەڵکی ناوچەگەم زۆر بێبەشە لە خزمەتگوزاری بنەڕەتی کە مافێکی شەرعی و یاسایی دیارترین ئەو خزمەتگوزاریانە چییە کە پێویستە بۆ خەڵکی ئەم ناوچەیە بکرێت بەڵام کەنیانە و ئێوە کە ئەگەر ببن بە ئەندامی ئەنجومەن بۆیان جێبەجێ ئەەکەن بەڵێنەکانی ئێوە چییە؟ هەوڵە دێن جێبەجێکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ هاوڵاتیانی پارێزگاگەم چونکە ئیسا بۆ نمونەیەکت بۆ باس بکەم من لە ناحیە جەبارە بەسیترین نەخەستەخانەمانیە کادر سەحیمانیە تەواریمانیە ئینشاڵا بچم بۆ ئەنجومەنی پارێزگای دیالە ئیش ئەەکەم لەسەر ئەوە ئەمجا دووەم خاڵ هەوڵە دێن بۆ بەشدارکردنی ئافرەت لە هەموو بوارێکدا لە دەستگۆدام و بەزگار دەستگای پارێزگاکاندا. دەستخۆش بێ دەگەڕێم وەرادەمەوە کاندیدەکانی تریش پەیامەکانی خۆیان بگەێن مامۆستا عەبدولوهاب جەنابێت وەکو کاندیدێک
بەرنامەی تۆ چییە بۆ هەڵبژاردنەکان و بە تایبەت بۆ بانگەشەی هەڵبژاردنەکان وە چ بەڵێنێک بە دەنگدەران تەدەی ئەگەر بێت و بوویتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە؟ بەناوی خی گەورە مهرەبان سەرەتا بەخێر بێن سەر هەردوو چاومان بەناوی کاندیدەکان و لیقی پانزەی خانەقین پای دموکراتستان زۆر بەخێر بێن. من مامۆستا عەبدوڵڵا بەحمەد پاڵانیم، مامۆستای بیرکاریم خەڵکی جەلەولام، کاندیدی ژمارە 16 لەسەر لیستی پای دموکراتی کوردستان 197 بە حەول و قووەتی خوا ئینشاءڵڵا ئەگەر خوا کردیە قسمەت و بە حەوڵی جدی جەماوەر و خەڵکی جەلەولا بە عەرەب و کورد و تورکمان ئینشاءڵڵا ئەگەر بوون لە ئەنجومەن پارێزگای دیالە حەوڵە دەم یەکسانی و بۆ یەکسانی لە هەموو بوارێک لە پەروەردە بێ لە تەندروستی بێ بۆ سەرجەم پێکهاتەکان دیالە ئینشاءڵڵا چونکە ئەمە خۆی ڕەوشتی حزبەکەمانە و ئایدۆلۆژی حزبمانە و دوای ساش بۆ برایەتی و خۆشگوزانی خەڵک ئینشاءڵڵا بەتایبەت لە بواری پەروەردە چونکە خۆ من مامۆستام ئەبینم معاناتی خەڵک و کەمکوڕی و کەم تەرخەمی لە بواری پەروەردە کریایە هەرچەند لە فرە بوار کریایە بەس ئینشاءڵڵا ئێمە و یعنی لە هەموو بوارێکە ئەزبات هەن کە ئێمە کورد و بەتایبەت پارتی لەو ناوچانە شەریکێکی ڕەسەنین و خاوەن خاکین و ئەبێت بەژار بووین و دەست بەدەست وەلبرا عەرەبەکانمان تورکمانەکانە بە سوننە و شیعە بۆ سەرخستنی پرۆژەکەمان کە پرۆژەیەکە بۆ هەمووانە بۆ سەربەرزی یعنی کورد و عەرەب و تورکمان و ئینشاءڵڵاش هەر سەرەکەوین و ئینشاءڵڵاش هەر بوومەلەرزەیەک ڕوەدا لە ڕۆژی 18 دوانزە بە ناوی پارتی دموکراتی کوردستان بوومەلەرزەی دەنگدار مەبەستێ بەڵێ بوومەلەرزەی لیقی 15 و ناوچەی جەلەولا و ئینشاءڵڵاش هەر سەرکەوتوو ئەبین و سەرکەوتو بۆ هەموو کاندیدەکان دەخوازم. دەستخۆش مامۆستا گالان جەنابەت وەکو گەنجێک ماشەڵڵا کە گەنجێکی جوانی کە کاندیدی بۆ هەڵبژاردنەکان بێگومان گەنجان ڕەگەزێکی سەرەکی بابەتەکانی هەڵبژاردن جا هەڵبژاردنێک بێت ئەنجومەنی پارێزگاکان بێت هەڵبژاردنەکانی پەرلەمان بێت پلانتان بۆ گەنجان چییە خۆت کە گەنجێکی کاندیدی بێگومان لە کێشە و گرفتی گەنجان زیاتر شارەزایت و باشتریش ئەزانی و لیانەوە نزیشی پلانی تۆ بۆ گەنجان چییە بە تایبەت؟ بەناوی خی گەورە و میهرەبان بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەم هەروەها بەخێرهاتنی کەناڵی هەروەها بەخێرهاتنی کەناڵی کوردستان 24 دەکەم بەڕاستی شوێن پەنجەی دەستان دیارە لە هەموو شوێنێکدا دەستخۆش لە ڕاستی ئێمە پێش ئەم خەمێکی گەورەمان هەیە لە ڕاستی لێرەدا ئێمە خەمی کورد و نیشتیمان و قومیەتمان هەیە هەر بۆیە لەو ڕوانگەیە ئێمە لە سەرەتای ئەم هەڵبژاردنەی پارێزگاکانی عێراق و بە تایبەت بۆ ئێمە ئەنجومەنی پارێزگای دیالە ئێمە پێمان خۆش بوو وەکو کورد وەکو حزبی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سەرجەم لایەنە سیاسە کوردیەکان لێرە یەک دەنگ و یەک ڕەنگ و یەک هەڵوێست بوونایە بۆ ئەوەی بمانتوانایە زۆرترین کورسی بۆ کوردمان دەستەبەر بکردایە و بمانتوانێ هێزێکی گەورەمان دروست بکردایە بەڵام بەداخەوە ئێمە پێمان خۆش بوو بەم شێوازە بەشداریمان لەم هەڵبژاردنە بکردایە بەڵام بەداخ و ئەسەفێکی زۆرەوە لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەحزابی کوردی استیجابەیەکی باشیان بۆ پارتی دیموکراتی کوردستان نەبوو. کار و بەرنامی خۆت چییە؟ بە تایبەت مامۆستای بەڕێز ژینگەی ئێرە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ نینەوا و کەرکووک بە حکمی ئەوەی کورد لێرە لە ئەنجومەنی لە محافەزەی دیالە بەگشتی لە کەمینەن ینی پێویستە ئەو کاندیدەی کە دەربچێت جگە لە بوارەکەی خۆی بتوانێت لە چەندین بواری تردا کار بکات ینی نابێت خۆی وابەستە بکات بە یەک بواردا. من حەز ئەەکەم سەرەتا ئیش لەسەر مەسئلە نیشتیمانیەکان و مەسئلە قەومیەکان بکەم. یەکێک لەو بوارانە کە ئەمەوێت ئیشی لێسەر بکەم ڕاوەستاندنی تەعریبە. لە ڕاستی لە دوای 16 ئۆکتۆبرەوە کۆمەڵێک لێکەوتەی خراپ بەسەر ئەم ناوچەیە هەیە یەکێک لەوانە تەعریبە. من لە بەرنامەیەکی دیکەش باسم کردووە ئەوەی لە ساڵی 1963 حتا 2003 چەندە تعریب کراوە لە دوای 16 ئۆکتۆبر ئەوەندە ئێستا تعریب کراوە. ئەمە خاڵێکی گرنگ و جەوهریە پێویستە ئیشی لەسەر بکەین. دووهەم ئیشکردن لەسەر مادەی 140 تقریب ئیشکردن لەسەر مادەی 140 کۆی کێشەکان بۆ ئێمەی کورد چارەسەر ئەکات. لە ڕاستی مادەی 140 مادەیەکی دەستوریە لە حکوومەتی عێراق ئەبوایە ئەم مادەیە
لە 2007 جێبەجێ بکرایە بەڵام بەداخەوە ئەو کاتە بەهۆی چەندین بیان و جۆراجۆرە ئەم مادەی جێبەجێ نەکرا. جا هەنێ حەزەکەم بشمەنەوە سێکتەری بەرنامەکان لێرەدا ئەو سێکتەر کورتی کەیتەوە سپاس دەکەم چونکە میوان زۆر و ماشاڵڵا خەڵکی گشتدانیشتە بۆی ئەوانی شخصی خۆیان بکەن. لە ڕاستیە هەر خۆشم لەم هەڵبژاردنە دروشمێکی خۆم تایبەت هەیە لەم هەڵبژاردنە ئەوەیە کە ئێمە ئەبێ کاتە ئیش بکەن تێڕوانینێکی فراوانمان بێت بۆ ئایندەیەکی گەشت و گشتیە. یەکێ لەو بەرنامانە کە ئەمەوێت من ئیشی لەسەر بکەم سێکتەری پەروەردەیە. لە ڕاستی پەروەردە حالیەن ئێستا لە پارێزگای دیارە لە قۆناغی لە ناوچوندایە، ینی ئێستا کەسێک کە منداڵەکەی لە کورتی بخوێنێت ینی ناچارە یان ئەوەتانی لە مەکتەبی کوردی بە حکمی ئەوەی قوتابخانە کوردیەکان لەوێ نەماوە یان ئەبێت بیخاتە بەر خوێندنی عەربی یان ئەبێت لە کوردی دەری بکات. چەندی سێکتەر هەیە ئینشاءڵڵا. بامێکەکە لای جەنابتان بێ دوای دێ مۆلاتان. کاک ئەکبەر بابێ مۆلای جەنابەت ئێوەکو پارتی دیموکراتی کوردستان بۆ دوای هەڵبژاردنەکان بێگومان ئێستا لایەنە کوردیەکان هەرێکیان بە سربەخۆ و بە جیاواز و هەندێک هاوپەیمانیش کراوە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکان. بۆ دوای هەڵبژاردنەکان ئێوەکو پارتی دیموکراتی کوردستان چی دەکەن لەگەڵ لایەنەکانی دیکە و کوردیش لە ئەنجومەنی پارێزگای دیالە پێشبینی بەدەستهێنانی چەند کورسیەکات و ئێوەش چاوتان لە چەند کورسیە و ئایا پێش هەڵبژاردنەکان گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دیکە کرابوو بۆ ئەوەی کورد بە یەکدەنگی یاخود بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکان بکات؟ بەڵێ بە تاکید دەستپێشخەریەکی حەزبی شووعی کوردستان هەبوو سەردانی ئێمە و سەردانی هەموو حەزبە سیاسەکانی تری کوردستانیان کرد لە سنووری پارێزگای دیالە. بەڵێ ئەو دەستپێشخەریەی برایانی حەزبی شووعی داوایان لە ئێمە کرد کە کورد بە هاوپەیمانیەک بەشدار بێت لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای دیالە. خۆشبەختانە ئێمە ئەو پێشنیارەمان بەدڵ بوو، لامان پەسەند بوو، بەدڵەوە پێشوازیمان کرد لەو پێشنیارە و بە ڕاشکاویش ئێمە ئیعلانمان کرد لە شاشەی کوردستان 24 و ڕوودا و تەلەڤیزیۆنەکانی تریش کە ئێمە لێدوانمان داوە بە ڕاشکاوی بۆ ئاسمان کرد کە ئێمە ئامادەی تەواومان هەیە وەکو لەقی 15 وەکو پارتی دیموکراتی کوردستان و لەقی 15 لە سنووری پارێزگای دیالە بە هاوپەیمانی ئێمە بچین بەشداری هەڵبژاردن بکەین. بۆ نەکراما مەسا چونکە ئێمە لە پەرۆشی خۆمان لە خەمخۆری خۆمان لە دڵسۆزی خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان پێمان باش بوو چونکە کورد لە پارێزگای دیالە دەنگدەری کورد لە پارێزگای دیالە نزیکەی 100,000 دەنگە بەرامبەر بە 940,000 دەنگدەری خەڵکی تر و بەراورد ناکرێ. بەڵێ یعنی تو ئەگەر بەراورد بکەی 1-9 زۆر قورسە مەعادەلەکە. بەڵام لەگەڵ ئەوەیە نەکردنی بە حەقیقەت ئەوە لای حەزب و لایەنە سیاسیەکانی ترە بە تایبەت برایانمان لە یەکێتی نیشتمانی کوردستان ئامادە نەبوون. بۆ دوای هەڵبژاردنەکان چیەکەن تازەەوە هەڵبژاردنەکە نزیکە هەڵبژاردنەکە خەریکە ئەکرێ تازە ئەوە تێپەڕی. بۆ دوای هەڵبژاردنەکان چیەکەنەوە بە تایبەتتریش بۆ مادی 140 بۆ دوای هەڵبژاردن ئێمە ئومێد دەکەین کە کورد پێشتر 3 کورسی هەبووە لە ئەنجومەنی پارێزگای دیالە. کورسیەکی پارتی دیموکراتی کوردستان بووە و 2 کورسیشی هین برایان یەکێتی بووە. بەڵێ ئێمە ئومێد دەکەین کە کورد دووبارە دەست بگرێ بەم 3 کورسیەوە. ئێمە ئەم 3 کورسیە لە دەست نەدەین و کار بکەین بۆ ئەوەی کە کورسیە زیاتریش بەدەست بێنین وەکو کورد. بۆیە هەر لەم بەرنامەیە من داوا لە دەنگدەری کورد دەکەم لە کوردستانیانی خۆشەویست لە سنووری پارێزگای دیالە، لە کەسوکاری سەربەرزی شەهیدەکان، لە پێشمەرگە قارەمانەکان، لە هەموو ئەو کوردانەی کە دڵسۆزانە باوەڕیان بە کوردایەتی و بە نیشتمان پەروەری هەیە. هەموو ئەو خۆشەویستانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە هەڵوێستێکی جوامێرانەی کوردانەی خانەقینیانە دیفاعیان لەم خاکواوە کردووە، داوایان لێەکەین لە ڕۆژی 12 بەشداریەکی فراوان و بەرچاو بکەن لە هەڵبژاردن و هەموو ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بچن بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگی خۆیان بە لیستە کوردیەکان بدەن، دەنگی خۆیان بەرجستانە بدەن کە جێگای متمانە و بڕای ئەوان دەنگی خۆیان بەو بربژێرانە و بۆ کاندانە بدەن کە جێگای سقە و متمانەی جەماوەرن و بە دڵنیایی وە پاڵێوراوەکانی ئێمە کاندەکانی ئێمە بەربژێرەکانی ئێمە لە سنووری پارێزگای دیالە هەر یەکە و پێگە و ڕێگەیەکی جەماوەری باشانەیە و لە کەسایەتی باشیانەیە و لە خانەوادەی دیار و لە بنەماڵەی دیار و کورتپەروەرن
یعنی دەنگدەر شارەزایی هەیە لەسەر تاک بە تاکی بربژێرەکانی ئێمە بۆیە ئێمە ئومێد دەکەین کە کاندیدمان سەرکەوتنی بەدەستیەنا لەگەڵ کاندیدی حزبەکانی تر ئینشاءڵڵا لە دوای هەڵبژاردن یەک هەڵوێست بن یەک دەنگ بن وەکو کورد تەعامل بکەن وەکو کورد ڕەفتار بکەن و لە ئەنجومەنی پارێزگای دیالە ببنە دەنگی تەواوی کورد بە بێجیاوازی و بە یەکسانی دیفاع لە هەموو دانیشتوانی سنووری ناوچەکە بکەن و بتوانن ئەوەی کە شایستەیانە پێشکەشیانی بکەن. دەست خۆش کاگەکبەر کاک ئاریان بابێ مۆلای جەنابەت بێگومان داواکاری خەڵکی خانەقین زۆرە ئەگەر بێت و داواکاریەکان ڕیسکن ڕەنگە بە چەند خاڵێک بێ جەنابەت پێ وایە دیارترین ئەو کارانەی کە پێویستە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بۆ خەڵکی خانەقین بە تایبەتتر بکرێت خۆی لە چیدا دەبێنێتەوە چەندە کاندیدەکان باسییان لە چەند تەوەرێک کرد هەم بابەتی پەروەەردە بابەتی تەعریب بابەتی تەندروستی و بابەتی گەنجان و چەند بابەتێکی دیکە جەنابەت پێ وایە خانەقین پێویستی بە چییە کە بێت کە ئێوە ئەگەر ئینشاءڵڵا چوونە ئەنجومەن بۆ خەڵکی خانەقینی بکەن. بەڵێ کاکە گیان وەکووە و برادەران ئاماژەی پێکردن ئێمە بە حکمی ئەوە خانەقین لە ناوچە دابڕاوەکانە بەڵێ نیزاعی لەسەریە ئێمە تاکو کورسان کاتێ دەستنیشانی بودجەیانە کرد میزانیە مەبلەغێکیان تەرخانە کرد بۆ ئەوانەی دەرەوەی هەرێم دیا لەش عینی حالە وەکو ئێمە تەمەشای ئێمە ئەکا وەکو منتەقەیەک و ناوچەیەکی کورد کوردستانیش وتمان عینی حالەتە فە ئێمە لە بین ئەم دوو کێشە لە بین هەرێمەوە لە بین بەغاوە مرکزەوە ئێمە توش هاتیونە چۆن توش هاتیینە زۆربەی موئەسسەساتی ئێمە ناڵێن معەتەڵە بەس بەڵام بە مستەوای تموح نییە بەرامبەر ئەو میزانیەی زەخمەکەوە عێراق هەیەسی ئەو پارە کەوارە دیاریە کردە دەستنیشان کراوە بۆ مەحافەزات باری تەندروستی خەستەخانەی خانەقین بۆ نمونە لە ساڵ 1958 دروست کراوە عینی بنایە تاکو ئێستا هەشتا سەریری تایە هەشتا قەروێلەی تایە بۆچی خزمەت نەکراوە کێ بەرپرسەلەوە وەڵاهی کاکە وەکو ئەوە ئاماژە پێی کردم کوردستان تاکو ئێستا ئێمە پارەیەک بۆ ئێمە سەرفە کرد وەکو خانەقین ئەوەتی ئەمانە وەکو هاوکاریەکە بۆ ناوچە دابڕاوەکان مرکزیش عینی حاڵێت تەعامل لەگەڵ ئێمەیە ئەکرد پارەی کەم ئەنارد بەرپرسنە خۆی ومەسئول نەزانست لەسەر ئەو ئینێ لە ئەوت خانەقین مناطق متەنازع عەلەیها لە بین ئەمە و ئەمە ئێمە خزمەتگوزاری نەگەیشتە خانەقین ڕێگەوبانمان تەواو نییە پەروەردە تەواو نییە گەنجمان لە ناحیەی وەرزش لە وەرزشەوە هەم لە ساڵ 1959 یاریگای خانەقین دروست کراوە تاکو ئێسا هەرێز نییە بلاجکتۆری نییە کارەبای نییە ئاوی نییە زۆربەی ئیشەکان معەتەڵە ئەیجا باسی ئەو خاڵە بکەم و حکمیەوە خۆم ئەندازیاری کشت و کاڵیم تاکو ئێسەیە کێشەیەک زۆر گەورە هەیە لە ناوچەکەی ئێمە دەربارەی عقود فەلاحەکان فەلاحەکانمان لەبەر ئەوە تەرحیل کران حکوومەتی بەعز دەست ناسر عەرزەکانیان عەقدەکانیان بەردەوامە ئێمە ئەو ماڤانە ئەو حەقانە ناگەڕێتەوە بۆ جوتیار ئللا وە تەطبیق مادەی 140 مادەی 140 جوانترین ڕێگایە و دەرگایە بۆ ئەوە ماڤەکان خەڵ بگرێتەوە بۆ خاوەنی خۆی هەوڵ لەدەین ئێمە لە ڕێگای ئەنجومەنی دیالە چنێ پێمان بکرێ خاڵەکانی مادەی 140 پێش خەینەوە تاکو ئەو مادەی 140 بە پێی دوستور و بە پێی قانون جێوەجێ بکەین ماڤەکەی خەڵک خۆش کوردەکانی خانەقین نەگەڕێتەوە. دەست خۆش کاگەمجە تا چەند گرنگە هاوڵاتیان بە هەستێکی نەتەوایەتی ئەگەر وەڵامەکانیشتان کورتکەنەوە سپاسان دەکەم چونکە بێگومانە و هاوڵاتیە بەڕێزانش ئەیانەوێت قسەی خۆیان هەبێت و بێگومان داواکاریشان لێوە هەیە با پرسیارەکەم لە جەنابەت ئەمە بێت تا چەند گرنگە خەڵکی دەنگدەر و هاوڵاتی دەنگدەر بە جۆش و خۆشێکی کوردانە ڕۆژی دەنگدان چێتە سەر سنووقەکانی دەنگدان و نوێنەری خۆی هەڵبژێرێت. بەڵێ بەس بشمەفید من کە تورکمانم باش و فەخرەکەم کە پارتیم و تورکمانم فەخرەکەم هەمە ئەی لستە و بیلباس خانەقینی بکەمەرات کەمی سۆرانێم تەواو نییە فەرمووی پامەکە خۆ بۆ بگەێنی خانەقینی قسەخوا باش وەڵی مە یعنی داوا فەرەکردینە لە ملەتی خانەقین بەتایبەت ینی ئەرای انتخاباتە باشە لێنە خانەقین ساهم یعنی فرەی ملەتەکەی
زانده انتخابات فرة مهمة راي يك بشنا بيد وعربي تقرير مصير خانقين كد اگر باين اگر اما وكاك اكبر باسي كرد اگر انداما من كمو بي لخانقين فرا ايش ما فرا صعب بود و وقت جاران هیچ خدمات دي لخانقين باورنيا كم بدوني فرو داوي لملت خانقين كاين لملت خانقين جلولاس مندلية قرتبهز جبارس روج دنگدان كشمان بيك دنگ بروين بو هن صندوق وانتخاب كاين لانه اي مصير معنا اگر نچين مصير مان گنو بود دەست خۆش ئەبیر خان با بێمە لای جەنابەت ئەگە بە کورتی بێ سپاس دەکەم تا چەند بانگەشەکانی پارتی بۆ ئەم هەڵبژاردنە لە چوارچێوەی ناوچەکەی خۆتانە بانگەشەیەکی دیموکراسیانە و لەسەرخۆ و کوردانەیە والله بانگەشەکە لە ناوچەکەی خۆمان زۆر باشە لە خوا بەزیابێ هەوڵی خۆمان بداوە ئینشاءالله منیش داوا ئەەکەم لە خەڵکی پارێزگای دیالە بە هەموویەوە بە هەموو نەتەوەکانیەوە بە تایبەت کوردەکە بەشداری بچن بۆ سەر سنووق تا زۆرترین دەنگ کۆ بکەینەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان تا ئینشاءالله کورسیەک مسۆگەر بکەین لە ئەنجومەنی پارێزگای دیالە دەستەکان خۆش مامۆستا عەبدولوهاب با بێمە لای جەنابەت تا چەند هەوڵتان ناوە خەڵکی پێگاتەکانی دیکە بەدەر لە کوردەکان باوەڕ بە بەرنامەکانی ئەوە بکەن بۆ ئەوەی دەنگتان پێ بدەن لە ئەنجومەنی پارێزگای دیالە داکۆکی لە مافەکانی ئەوانیش بکەن فەرموو ئێمە هەر لە سەرەتاوە وەکو کادرێک حزبی پای دیموکراتی کوردستان کە خەڵک ئەمان ناسیە ناوچەی جەولا و سعدی و جەبار و قەرەتەپا لەخوا بەزیابێ یعنی خەڵکیشی احترامانەگە یعنی ڕێز زێمان دەگرێ ئەزانی ئێمە کە پارتین دەستنیشان کراوین کە پارتیەکانە ئەو شارێک کێن و کێن و چۆنن من بە تایبەتی یعنی خەڵکان لە جۆلا هەیە کە لە نەتەوەیە ترن یان وت وڵای پێمان خۆشە تو خۆتکانت کردا و بە تایبەتی لەسەر پارتی چونکە ئێمە زانین پارتی خاوەن ئەخلاق وەکو ڕەوشتێکە و هاتنە بۆ خزمەت چونکە کەس وەکو پارتی احترام و ڕێز ئێمەی نەگرت من خۆم کە بەرپرس مامۆستایان بووم لە 2023ەوە بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی نزیکەی 4000 مامۆستامان دامەزان لە جەولا و سعدیە و جەبارە و قەرەتەپا و خانەقین هەمووی کورد نەبووە عەرەبە تورکمانە شیعەیە سوننەیە لەخوا بەزیابێ فەرق و جیاوازیمان نەکردە کاتێ من ئەبین ئەڵێن ئێمە غەلاز ناوماڵمان پارەی گیرفامان کەلپەلمان گشتی خێر پارتیە ڕەوشی تش ئەبینێ ئێمە لەخوا بەزیابێ هەموو ئەندامانی ناوچە ڕێکخراو لق بە کارگەرانی لەقەوە کە ئەکبەر یعنی ڕۆژانە نییە ئەگە لە پێکهاتەکانی تر خەڵک سەردانمان دەکات ئەمە نیشانەیەکە کە ئێمە ئینشاءڵڵا هەستا ئەکەوین و سەرکەوتنیش دەست خۆش بێت کاگالان با بێمەوە لای تۆ جەنابەت کە یەکەم جار قسەمان کرد زۆر بابەتت باس کرد و زۆر گرفتت باس کرد کە بە تایبەتتریان بابەتی تعریبە چۆن ئەتوانرێ ئەم کێشەیە لە ئەنجومەنی پارێزگای دیالەوە لایەنە کوردیەکان و بە تایبەتی ئەو کەسانی کە ئەبنە ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە و کوردن ئەم گرفتە چارەسەر بکەن و ڕێگە لەو تعریبە بگرن کە ئەو ناوچانی گرتووەتەوە بە تایبەت ئەو بابەتانی دیکە کە جەنابەت باس کرد لە خانەقین و ناوچەکانی دیکەش وڵای چارەسەرکردنی تعریب پەیوەستە بە چارەسەرکردنی مادەی 140 ینی مادەی 140 لە ڕاستیە بەرپرسی یەکەم لە چارەسەر نەکردنی مادەی 140 دەگەڕێتەوە بۆ سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز نووری مالیکی کە لە دووخولی یەکەم نەیتوانی ئەم مادەیە چارەسەر بکات ئەستۆ چارەسەر نەکردنی لە ئەستۆی ئەودایە لە ڕاستیە بۆ چارەسەرکردنی مادەی 140 سێ قۆناغ دیاری کران یەکەمیان قۆناغی ئاساییکردنەوە قۆناغی ئامار قۆناغی ڕاپرسی بەداخەوە هیچ قۆناغێک لەم قۆناغانەدا جێبەجێ نەکراوە تەنانەت ئەوە نەبێت وەکو قۆناغی قەرەبووکردنەوە ئەویش تەنانەت لەو قۆناغشدا زوڵمێک لە کوردەکان کراون چونکە کوردەکان بە 10 ملیۆن قەرەبوو کراونەتەوە بەڵام عەرەبە هاوردەکان بە 20 ملیۆن دینار بەڕای من ئەبێت حکوومەتی خۆمان حکوومەتی هیرێمی کوردستان لە محکەمەی ئیتیحادی عێراقی شەکوایەک لە سەر بەڕێز نووری مالیکی بکات چونکە ئەو نەیتوانی ئەم کێشەیە چۆن نەنە مەبەستم
ئەنجومەن خۆی ئەنجومەن ینی دەربارەی ئەتوانێت و کێشەیە چارەسەر بکات بڵێ ئەنجومەن دەتوانێت ئەنجومەن ینی خۆی ینی پێک هاتووە وەکو پەرلەمانێکی مسەغەڕە ینی ئێمە دەتوانین ئەمە چاودێریکەرە بڵێ دەورێکی ڕقابی تەشریعیە ینی وەکو پەرلەمانێکی مسەغەڕە ئێمە دەتوانین ئەم داواکاریە پێشکەش بکەین ئێمە داوایمان ئەوەسانی ینی بتوانین سەقفێکی زەمەنی دابنین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دوای ئەوە ئەگەر ئەم کێشەیە ینی بۆ نمونە لە ناوخۆی عێراق و محکەمەی ئیتیحادی و ئەگەر زۆر مماطەڵەیان پێکرد و نەیانتوانی چارەسەری بکەن وەکو حکوومەت لێرە دەوری حکوومەتی هیرێمی کوردستان دەبێت ئەم کێشەیە ببات بۆ نەتەوەیە گورتەکان و ئەنجومەنی ئاسایش بۆ چارەسەرکردنی نهایی یەکێک ینی خاڵێکی هەرە گرنگ کورتی بێ سپاس دەکەم خاڵێکی هەرە گرنگ و جەوهەری کە ئێمە دەبێت کاری بۆ بکەین گەڕانەوەی پێشمەرگەیە بۆ ناوچە دابڕێنراکان و بە تایبەت بۆ خانەقین بۆ ئەوەی ئەمن و ئەمنیەت زیاتر بەرقەرار بێت لێرەدا چونکە لە ڕاستیە لێرەدا تعدایەکی زۆر لە کوردانی ئێمە دەکرێت لە بازرگانەکانی ئێمە سەرانە وەرئەگیرێت خەڵک لە ئەمن و ئەمان ناتوانێت بژێت هەر بۆ معلوماتی بەڕێزت پێشمەرگە کاتێک لەم سنوورە بوو هەندێک جار ئەچووە دەروەی سنووری خۆی بۆ ئەوەی دانیشتوانی خانەقین و جەلەولا زیاتر بە ئارامی دابژێت خۆش بێگومان هێزی پێشمەرگی کوردستان لە هەر شوێنێک بوو بێت هاوڵاتیان بە ئارامی توانیوانە بژین بەڵێ من دەمەوێت بچمە لای ئەو هاوڵاتیە بەڕێزانەی کە لێرن بۆی بزانم پەیامی ئەوانیش سەبارەت بە هەڵبژاردنەکە چیەوە چ داوایەشان هەیە و چ پرسیارێکیشان بۆ کاندیدەکان هەیە چەند کەس دەیەوێت قسە بکات و کێ دەوێت قسەکە سەرەتا با فەرمێتەوێ ناوی خۆی بڵێت و فەرموو ئوستاس فەرمەوێت سپاس دەکەم ئەگە بیتە پێشەوە دەست خۆش زۆر باشە سەرەتا ناوی خۆت بڵێ و پرسیار لە کاندیدەکان چیەوە چ داوایەکیش لێیان هەیە ناوم ئومێد ئەحمەد محەممەدە قوتابی زانکۆم وڵا پێشێکی پرسیارێکم بۆ بەڕێز کاگەکبەر هەیە ئەگەر مایکەکار بە ڕێک بەدەمی بگرین پێشێکی پرسیارێکم بۆ کاگەکبەر هەیە بەڵێ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر تا چەند کاریگەری لەسەر ئینتیمای نیشتیمانی کورد بووە لە خانەقین ئینتیمای نیشتیمانی کورد لاواز کردووە یان گەشەی بۆ ئینتیمای نیشتیمانیەداوە لەبەرەوەی هەمومان دەبینین خانەقین ئێستا لەژێر هەیمەنەی عسکەرتاریەت و کۆمەڵێک چەوساندنەوەدان تاکی کورد دەست خۆش بۆ کاندیدەکانی لەگە پرسیارەکە بۆ کاندیدەکان بە کورتی بێ سپاس دەکەم پرسیارێکشم بۆ مامۆساالان ئەوەیە مامۆساالان ئەگەر گریمانە ئینشاءڵڵا کورد چەند کورسێکی بەدەستیانە یەکێک لەو کورسیانە بڵێن کاندیدێکی پارتی بوو مامۆساالان پلان و ئەجندای بۆ کارکردن چییە بێ ئینشاءڵڵا لە پارێزگای دیالە دەست خۆش بێ باکەکە بێ بە کەسێکی دیکە بەزە لە شوێنی خۆت توانی پرسیارەکەت بگەینی ئوستازگان جەنابەت ناوی خۆت بڵێ توانی پەیامی خۆت و پرسیاریش بۆ کاندیدەکان ئەگە بە کورتیش بێ سپاس دەکەم من سەفین محەممەدم پرسیارێکم بۆ بەڕێز کاک ئەکبەرە پرسیارەکان ئەگەر لای خۆت بتوانیت من ئەمەد بۆ هێنم توانانی لای خۆت بینوسیت دوایی توانیت سەرجەمیان وەڵام بیتەوە سپاس دەکەم بفەرموو بەڕێز کاک ئەکبەر بۆ لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە تەحدید پارتی ئامانج بوو ئەی پارتی دەیەوێت بە چ شێوەیە بگرێتەوە بۆ ئەو ناوچانە مەبەستم بارەکەکانی بگەڕێتەوە پاراکەکانی وەرگێ لەو سنوورانە بۆ بەڕێز مامۆستا ئالان خۆت بینوسە بەرنامە و پلانت چییە بۆ سێکتەری کشت و کاڵ بە تایبەتی بۆ ئەو جوتیارانەی کارز و ئاوەکانیان لەلایەن تاوەکو ئەم دەقەیش داگی کراوە یاوەکو وەسە جیان هێڵاوە و خەڵکی تر دەست بەسەرا گردووە و ئەو عەرەبە هاوردەکان دەستیان بەسەرا گردووە تەنانەت نایەڵن بە هیچ شێوەیەک بۆ کێڵانیان بۆ سەردانیکردنیان ئەوەی کە باخ و بێستانەکانیشیان دەست خۆش تا ئەم دەقەی ئەوان بەرەکەی ساڵانە دەست و خۆش بێگە مایکەکە بێ بە و هاوڕێیانی دیکەش بزانم کەیتر ئێوێ قسە بکات و پەیامی هەیە و پرسیاری هەیە فەرموو ئوستاز من ئاراز بورهان میرزا ڕەحیم بەڵێ خەڵکی خانەقینم هەر باسڵ پرسیارەکەم هەیە بۆ کاندیدەکان بەڵێ بۆ هەر چواریان بۆ هەر چواریان بڵێن بۆ هەر پێنجیان پێنجیان کاگەریان لەم بەرەوەش هەر کاندیدە بەڵێ خانەقین سەدەیە کە کێشەی هەوێ هەیە کێشەی نەتەوەی هەیە ینی بەرژەوەندی یەکەم بۆ قەومیەتە بۆ نەتەوەیە ئەبێ دوای
16 ئۆکتۆبەریش ئەو کێشەیە زیاتر برینی قوڵتر بوو ینی چیان هەیە ئینەکەیان چییە بە ئیشیان چییە بۆ ئەو قومیەتە بۆ ئەو نەتەوەیە پرسیارەکەت گەشت دەستەکانت خۆش بێت دواتر هەر کامێکیان خواسیانە بۆتوان وەڵام بدەنەوە جەنابی شەتوانی دوو کەسی دیکە ئەگەر بە کورتیش پرسیارکەم بۆی بتوانین وەڵامەکانیشتان بۆ وەربگرین. بسم الله الرحمن الرحیم. من ناوم زیاد محمود علیە خەڵکی جەلەولام. بەڵێ داواکاریەکم هەیە لە مامۆستا عەبدولوهاب ئینشەڵا کە دەرچوو ڕۆیشتە محافەزەی دیالە. بەڵێ چییەکە بۆ خەڵکی جەلەولا خەڵکی خانەقین خەڵکی قەرەتەپە جەبارە ناوچەکەی خۆی کە بە تایبەت پاڵانی. بەڵێ ئەو پرسیارمە هەیە لە مامۆستا عەبدولوهاب. دەستەکانت خۆش بێکی دیکەش ئەوێ پرسیار بکات فەرموو بەڕێز فەرموو. من ناوم هەردان خەلیل دەلۆ پرسیارەکەم بۆ کاک ئاریان کاندیدی ژمارەیەکی پارتی دیموکراتی کوردستان چی ئەکەن؟ دەنگیش بەرزکەیتەوە سپاس دەکەم. پرسیارەکەم بۆ کاک ئاریان کاندیدی ژمارەیەکی پارتی بەچوونتان بۆ پارێزگای دیالە بۆ ئەنجومەنی پارێزگای دیالە چی ئەکەن بۆ ناردنەوەی عەرەبە هاوردەکان بۆ سنووری دێهاتەکان کورد و چۆن خزمەتیانەکەن کوردەکان چۆن خزمەتەکەن بۆ گەڕانەوە و بەرنامەتان چییە بێ بۆ ناردنەوەی عەرەبەکان چی ئەکەن بۆ گەڕانەوەی کوردەکانی دیالە ئەمە پرسیارەکەی بوو. بەڵێ و ناردنەوەی عەرەبەکان بۆ دەستخۆش پرسیارەکەت گەشتنی خۆیان دەستخۆش پرسیارەکەت گەشت کەسێکی دیکەش ئەگەر بێوێت قسە بکات فەرموو مامۆستا جەنابی شەتوانی قسە بکەی. پێشەکی بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم من ناوم دیار داود دەلۆیە. بەڵێ دانیشتووی شاری خانەقینم. باشە یەکەم پرسیارم بۆ بەڕێز کاکەکبەرە. بەڵێ ماڵی گەورەی ئێمە کەی دێتەوە بۆ خانەقین؟ ماڵی گەورەمان مەبەستمان لقی 15 خانەقینە. باشە دووەم ئایا خانەقین تا کەی ئەمێنێتەوە؟ مەبەست چیەکەوە ئەمێنێتەوە؟ مەبەستم لە تعریبە لە هەموو شتێکە لە کەم تەرخەمیە بەرامبەر خانەقین و ملەتی خانەقین. دەستخۆش. سێهەم پرسیارم بۆ بەڕێز کاکاریانە. بەڵێ ئەگەر ڕۆیشتە ئەنجومەنی محافەزەی دیالە بەڵێ چی ئەکا بۆ ملەتی خۆی بۆ شاری خۆی بۆ وڵاتی خۆی؟ دەستخۆش بێ یەک کەسی دیکە ئەو بەڕێزی دواوە ئەویش بە کورتی بێ سپاس دەکەم وەکو دوا کەس بۆی من ئەسکەندەر مستەفا قادر ئەسکەندەر گڵاباتیم. دەنگە بەرزکەیتەوە سپاس دەکەم. من ئەسکەندەر مستەفا قادر ئەسکەندەر گڵاباتیم. بەڵێ بە خێراتنیە و کاندیدە بەڕێزانەکەم. سپاس. ناوچەکەی ئێمە دیارترین ناوچەیە کە پشتگوێ خراوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی خزمەتگوزاری و ڕێگەوبان و هەموو ڕوویەکەوە لە ڕووی کەرتی خانەقین پەروەردەوە سنووری جەبارە و جەبارە. بەڵێ ئەم کاندیدە بەڕێزانە چی بەرنامەیەکیانەیە بۆ زیندووکردنەوەی ئەو ناوچانە؟ زۆر سپاس. دەست خۆش بێ کاکەکبەر بە زۆربەی پرسیارەکان ڕوو لە جەنابەت بوو. وەڵامە چییە بۆ دانەمەدانی پرسیارەکان بەڕاستی پرسیاری گرنگیان کرد تایبەت وەکو ئێوە وەکو لایانی حزبی لە ڕێی کەناڵەکانی خۆتانەوە چۆن ئەو پرسیارانی کە ئەمان کردیان ئێوە توان چارەسەری بکەن. سوپاسیانەکەم بۆ ئەو پرسیارانە پرسیارەکانیان لە جێی خۆیەتی. سەرەتا وەڵام بۆ کاگومێت ئێمە بە حقیقات ئەو پرسیارەی کە کاگومێت کردی ئایا خیانەتی 16 ئۆکتۆبەر کاریگەری هەبووە لەسەر هەڵوێستی جەماوەری سەربەرزی سنووری پارێزگای دیالە بە گشتی و خانەقین بە تایبەتی؟ حقیقەتەن من ئەڵێم نەخێر کاریگەری نەبووە لەسەر ئەوەی کە خەڵکی کوردپەروەری خانەقین بە تایبەتی و بە گشتی پارێزگای دیالە جەلەولا و سعدیە و قەرەتەپە و مەندەلی حماسەتیان زیاتر بووە و زیاتر ئسراریان کردووە لەسەر ئەوەی کە بیسەلمێنن خانەقین کوردپەروەرە خانەقین نیفتمان پەروەرە خانەقین کوردستانیە و هەر بە کوردستانی شەمێنەیە ئەوەی کە بۆ من جێگای فەخر و شانازیە لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر لە دوای ئەو داگیرکاریەی کە هاتە ئارا حقیقەتەن هەڵوێستی کوردپەروەرانەی خانەقین لە بەرامبەر هێزی داگیرکرد زۆر مەردانە و زۆر جوامێرانە بوو. بە خوێنی دوو شەهیدی ئاڵا بە خوێنی برینداربوونی 8 هاوڵاتی ئێمە خەڵکی خانەقین نەخێریان بە هێزی داگیرکەروت و لە دوای 16 ئۆکتۆبەر بۆ ئەمڕۆژ
کە 6 ساڵ و 2 مانگە تا ئەم دەقیقەیە بە هەڵوێستی کوردانە و نیشتمانیانەی جەماوەری سەربەرز و شەرەفمەندی خانەقین تا ئەم دەقیقەیەش ئاڵای کوردستان و ئاڵای پارتی دیموکراتی کوردستان هەر بەرشەکاوایی هەر بە بەرزی ماوەتەوە دەستخۆش بۆیە ماڵین تاسیری نەکردووە لەسەر وەڵامی هەڵوێستی کوردانەی خەڵکی خانەقین ئەگە وەڵامەکانی کورتکەیتەوە چکە پرسیار زۆر کرا بۆی کاندیدەکانی دوورتر بوونە خەڵکی باشە مامەساگە بەگەر وەڵامەکانت کورتکەیتەوە بۆی کاندیدەکانیش بەسەر چاو وەڵامی پرسیارەکانیان بنەوە وەڵامی کاکسەفینیش پلانی گەڕانەوەمان بۆ خانەقین چییە؟ لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەڵێ بەڵێ سوپاس بۆ پرسیارەکەت کاکە سەفین ئێمە لە خانەقین بە حەقیقات بۆ ئەوەی پارتی کرا بە ئامانج چونکە پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژی لەدایکبوونیەوە لە 16 ئابی 1946 کە لە هەناوی ملەتێکی ستەم دیدە لەدایک بووە پارتی هەمیشە لە سەنگەری بەرگریکردن و داکۆکیکردن لە مافەنەتەوەی و نیشتمانیەکانی گەلی کوردستان بووە پارتی هەمیشە لە سەنگەری پێشەوەی دیفاعکردن و بەرگریکردن بووە لەگەلی کوردستان لە کوردستانیان لەبەر ئەوە نەیاران ناحەزان پارتیان کردوتە ئامانج چونکە پارتی دیموکراتی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک بارزانی خاوەنداریەتی قەزیەیەکی ڕەوا دەکات کە ئەوەش قەزیەی ملەتێکە قەزیەی کووردە دەستخۆش وەڵامی ئەو هاوڕێژ بیتەوە پرسیارێکی ئەویش پرسیارەکەی کاکدیار من مژدە بە کاکدیار و هەموو جەماوەری سەربەرزی سنووری پارێزگای دیالە بەگشتی و خانەقین بە تایبەتی خانەقین و جەلەولا و سعدیە و مەندەلی و قەرەتەپەش من ئەو مژدەیەیان پێدەم لە زمانی برای بەڕێز و خۆشەویستم کاک دکتۆر شاخەوان کە دوێنە بە ئێمەی ڕاگەیان کاک دکتۆر شاخەوان موافقەتی بەڕێز سوودانی وەرگرتووە بۆ چۆڵکردنی بارەگای لقی پازدەی خانەقین و ئێمە ئینشەڵا لە دوای چۆڵکردنی بارەگاکەمان و ڕادەستکردنەوەمان ئێمە بە سەربەرزی و بەشکۆوە ئەگەڕێنەوە شۆنی خۆمان و لەوێ بە فەرمی کارەکانی خۆمان جێبەجێەکەی دەست خۆش مامەسا ئەکبەر کاگاریان ئەگەر زۆر بە کورتی بێ سپاس دەکەم کۆی وەڵامەکان توانیت کورتکەیتەوە دەست خۆش بێت چونکە کاتماکە ماوە پرسیاریش بۆ کاندیدەکانی دیکە هەبوو وەڵامی کاک ئاراز بمەوە دەربارەی هەویەی کوردستانی خانەقین هەر کوردستانی و هەر کوردستانی ئەمێنێ ڕێژەی کورد لە خانەقین هەر لە ئەزەڵەوە بەرزە تاکو ئەم ڕۆژە باشە گومان نەکەی لەوە چەند عسکەرێکت عەرەب ئەبینێ لە دەوروبەر خانەقین ئەمە نیشانەیەوە نییە خانەقین عەرەبیە خانەقین هەر کوردە و کوردستانی و ڕێژەی کوردی زۆر زۆرە هەر لە ئەزەڵەوە عەرەب ئەقەلیە بووە تورکمانیش ئەقەلیە بووە زۆر باش ئەوە یەک دەربارەی گەڕانەوەی جوتیاران کورد بۆ ئاوایەکان و بۆ گوندەکان و بۆ سەر عەرز خۆیان وەکو ئەوە ئاماژە پێی کردم لە سەرەتاوە کاکە دوو قەرار مەجلس قیادەی ثەورە عانی بەعس بەڵێ کوردیان تەرحیلە کرد عەرزەکانیان عەقدەکانیان هەڵەشانەوە ئەی کردیان بە ناو عەرەب ئێستا لە پەرلەمان لایەنە کوردەکان بە تایبەت پارتی هەوڵی ئەوە ئەدەن ئەو دوو قەرارە لەغوکەن لە پەرلەمان ئەو دوو قەرارە لەغوو بوو تێنە سەر مادەی 140 ئەمە ئەم عەرزە کێ ئەحەقیەی پێیە ماوی کێیە ئەگەڕێتەوە بۆ عەقدە کۆنەکە دەستخۆش کە گەڕانەوەی عەرزەکە بۆ فەلا هەموو خەڵکەکە دێ بۆ دیەی خۆی و بۆ عەرز خۆی و بۆ زۆر باشە سەر عەرز ئەگەر پرسیار ماوە بە کورتی بێ مامۆستا زۆر سپاس دەکەم کاک دیار وتی زۆر بە کورتی بەرنامەی ئێوە چییە وەڵامی کاک دیار بمەوە ئێمە وتمان بەرنامەی من خۆم بە تایبەت من کە ئەندازیاری کشت و کاڵیم هەوڵ لەدەم بۆ جێبەجێکردنی مادەی 140 و گەڕانەوەی ئەو عەرزەی لە تابع کوردە بۆ خاوەنە ئەسڵیەکانی هەوڵ بدەم تەتویر مەسئلەی گەنجەکان بکەم تەتویر گەنجەکانی خانەقین بکەم لە هەموو بوارەکە دەست خۆش بێ ئەگەر ئێوەش بە ڕێزانکە ئەریان بە تایبەت بۆ جەنابێت ئەگەر زۆر بە کورتی بێ سپاس دەکەم وەڵامەکان هە زۆر کورت وەڵامەکانەکەم یەکەنشەڵ ئەجندای پارتی و پارتی بۆ معڕەزە لە ڕاستی لەبەر ئەوەی پارتی لەو ناوچانە معڕەزە چونکە پارتی
مساومەی نەکردووە لەسەر مەسئلە نەتەوایەتی و نیشتیمانیەکانی خۆی پارتی لە هەر کوێدا بووە هێز و ئیرادە لەوێدا بووە پارتی ئێمە لە ڕاستیە بەسەرچاو هەروەها سێ دقە کاتمان کاک عەبدولوهابیش وەڵامی پرسیارەکەی باتەوە بڵێ چونکە پارتی خاوەن قەزەی کوردە پارتی خاوەن ڕیفراندۆم بوو بۆیە پارتی معڕەز بوو بۆیە وایە لە پارتیش کرد لە ڕاستی کارکردنەکانی من هەر هەموو یەکەم بە یەک کارکردنەکان وەکو ئەو برادرە باسی کرد لە دەربارەی کشتتوکاڵ بەڕاستی ئێمە ئێستا لە خانەقین تقریبان 56 گوندی ئێمە چۆڵ کراون بە هەزاران دۆنمی ئێمە لەلایەن عەرەبە هاوردەکانەوە داگیر کراوە و هەروەها لە لیژنەی حەلی نزاعاتی مولکی تقریبا نزیکەی 130,000 کێشە هەیە بە چارەسەر نەکراوی جێهێڵراون هەروەها باخ و ماڵی چەندین کادرانی پارتی دیموکراتی کوردستان داگیرکراون بۆ پرسیاری کە بۆ جەنابەت بوو ئەو بەڕێزە پرسیاری کرد وەڵامێتەوە بەس بە کورتی بێ سپاس دەکەم کاکە لە مادەی 23 لە دستوری عێراق تۆ أولا الملكية الخاصة مصونة ويحق للمالك الانتفاع بها والاستغلال والتصرف بها لدوهما لا يجوز نزع الملكية إلا لأغراض المنفعة العامة مقابل تعويض عادل مادة 6 لدستور العراقي تكافؤ الفرص حق مكفول لجميع العراقيين وتكفل الدولة باتخاذ الإجراءات اللازمة من بكولتي جواب دمو من أوي اللي مش من خيال ما نو جندي بالاني وكو بالاني بهمري عسكري هات نتسريانا وزفت كريا داقي كريا ان شاء الله انجمن بازغا دياب همانجي كم لقل بغاشو ولقل جماوري خمشو ان شاء الله كل شيء ليك داكو كلا لاوايكانكم لهزاران دون معز لما بلاوه وان شاء الله تكافؤ فرص وهلم بجدابون خلقي جودا وسعدي وقتبه وخانقي وجبال وقتبه بجدابون لهم الشيك ولهم دام دزغاك ان شاء الله دەستخۆش ان شاء الله دقات ماوەیەکی دقیقتانە دەمێ جەنابەت ئەگە پرسیارێکت بۆت هەبووە توانی وەڵام بیتەوە فەرموو ان شاء الله من وەڵام کاک اسکەندەرە دەمەوە ان شاء الله من أبما دنجر راستقيني فقير وهجار لأنجمني باريزغاي ديالا بتايبت جندا كان محاولة أكين إن شاء الله خدمة جزاري تندرسي خدمة جزاري پرورده بو نمونه يسخوم هم لپرورده و أزانم نقصاني زوره ككادر دەستخۆش ببوورە کاتمان کەمە با مامەسا ئەمجادیش دوا پەیامی خۆی بگەین ئەگەر پرسیارێکی بۆ هەبوو فەرموو من بەس باسی هێنەکەم مادەی 140 تطبیق بکرێت فرەت شەری تەغییر بوت و کە خانەقین هەر کوردستانیە ئەگەر 140 تطبیق کریان نەکریا خانەقین هەر کوردستانیە دەستخۆش مامەستا دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر ئەرکتان کێشا و زۆر سپاسانەکەی وای سەرکەوتنتان بۆ خوازین باڵێ بینەرانی بەڕێز دیبێتی ئەم جارەشمان کۆتایی هات ئێوەش هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن سپاس بۆی کە لەگەڵمان بوون